جەناوی کامەران حاجۆمەر و تیمی باسی ڕۆژتان لێبێت ماوەیەک بەر لە ئێستا بە دوواداچوومان لەسەر کێشەیەکی گرنگی بەشێکی زۆر لە هاوڵاتیان کردبوو ئەوانەی ئۆتۆمبیلی بار هەڵگر ئۆتۆمبیلە جۆر بە جۆرەکانیان فرۆشتبووە بە کەسانی دەرەوەی هەرێمی کوردستان بە تایبەت پێکاتەی عەرەب لە ڕێگای وەکالەوە $100 $150 $200 چەند ئۆتۆمبیلێکی زۆریان فرۆشتبوو بە هاوڵاتیانی عەرەب پاشەوەی ئۆتۆمبیلانە فرۆشراون ئێستا ساڵانە زەریبە دێتە سەر ئەو کەسانە باجێکی زۆر دێتە سەر ئەو کەسانە خەڵکێک تووشی کێشە بووە لەبەر ئەوەی باجێکی زۆری هاتۆتە سەر ناوێرە سەردانی بەڕێوەبەراتی گشتی باج بکات پارە بدات لەوەوە تووشی کێشە بووە ناتوانێت مولک بە ناوی خۆی بکات ئۆتۆمبیل بە ناوی خۆی بکات خانوو بە ناوی خۆی بکات تەنانەت کێشە گەیشتۆتە ڕادەیەک خەڵکێک منداڵەکەی ناتوانێت لە قوتابخانەدا بمەزرێنێت ئێمە هاتووین ئەم جارش بە دوواداچوون لەسەر ئەم پرسە بکەین بزانین ئەم کێشەیە گەیشتۆتە چ ڕادەیەک پاشەوەی 2000 ژمارە گەڕاوەتەوە هەولێر بزانین پەیوەندیەکان لەسەر ئەم بابەتە گفتوگۆکان لەسەر ئەم بابەتە گەیشتۆتە چ قۆناغێک و چۆن چارەسەری ئەم دۆخە دەکرێت. پێم لە چەند سیارەت بەناوە تۆ؟ چار سیارە ساڵی چەند سیارەکان بەناو؟ 2011 فرۆشتە عەرەبان؟ وەکالەت کرد لە معرەزان فرۆشتم چەند پارە دۆزێت؟ ئەمن هەر وەکالەی $150 ئێستا چەندت داوە زەریبە؟ لە 2016 چوویمە دەری 18 میلیۆنی نیو لەسەرە 18 میلیۆنی نیو پێشتر چەند وەرگرتبوو؟ $150 ئێستا ئەتوو چەند قەرزار بوویەوە؟ ئەمن تقریبان ئەمی با دەوە ڕقم وەگربی ئێستا دەبی 17 میلیۆنی بدەم ئەدی حاڵت چۆنە ئێستا لەگەڵ وەسای؟ بەخوای زۆر خراپ ئەدی چ دەکەی بۆ چارەسەر؟ چوویمە عامەژە هیچ کتابەتیان نییە دەرێ ناود نەگەڕایتەوە تەلەفۆن و عارەبی دەکەم دەرێم تەحویلم کردی سیارە بە عەرەبی دەڵێی چێ؟ دەڵێی کاکا ئەو ڕەقەمە سیارەم دایتە تۆ؟ دەرەمەرە سیارەکەی تەحویل کۆ زەریبەکەی ساف کە لە سەمەدا ئێستا من عاردم کڕێخانم کرد ناتان بەنای خۆم بکەم ناتوانانی دەرێت تا زەریبەت ساف نەکەیت بەناود ناکرێت بوویتە کێشێکی گەورە دەبەر ئەو بڕەپارەیە ئێستا ئەتوو خانوو ناتوانانی بەناود ئەمن لە 2016 چیمە 18 میلیۆن شتەکاتەوە ئێستا هەر بچم لەوانێ 25 میلیۆن چەند کەسی وەکو تۆ هەیە وا حالەتە زۆری و چیمنە زەرام هەبوو 150 سیارە بەنای خۆی کردێت تۆ پەشیمانی بەناوت کرد بەڵێ باشە ئەتۆ بەناوی چێت کردووە سیارە بەناوی ئێرانیەکی فرۆشتی تا ئێرانیەکی یەک سیارە کە مۆدیلکەون بوو گۆڕیم کردمە مۆدیل نوێ مۆدیلکەونەکە هەر نەشم زانی ئێرانیە و کوردە و نەمزانی کە بەناوی نابێت لەبەرەوەی ئەوانە نیم وازانی کوردی باشوورە بڵێ نا هەر زانیم ئیرانیە بەڵام نەمزانی کە بەناوی نابێت ئێستا نا هەر لێرکانە لێ کوردستانی شتەکە مەوجودە بەڵام زەریبەکەی لە سامندا چەندە بەخۆی زەریبەکەی وەکو زۆر نییە یعنی ئەو ساڵ چووم بە دوو سیاران 600,000 هەموو سارا من دەدەم بەس یعنی مەسەلا ئەو ئیرانیا کە لە منی کڕیە ئەمن نەمزانی ئەمن بازەکەی تازەش لەوێ دەرێبووم چووم لەگەر بەڕێبەر قسەم کرد گوتم دایکمە ئێرانیەکی دەمێ بەس زەریبەکەی ئەو مەوجودە لێرکانە زەریبەکەی با لە سەوی بی با سیارەکە بەناوی من بی گوتی وانە گوتین بەناوی وی نابی بە هیچ ناچی زەریبەکەشە لەسەتەوە ئێستا من دوو سیارەی خۆم بەناوە ئەوەی کە فرۆشتشم دایمە ئیرانیشم بەناوە سیارەکە بینیەوە نە سیارەکە لێرەش مەوجودە ڕقم هەولێر و بەناوی خۆمە بەس لەکن ئەو ئیرانیە بەناوی نابی تۆ دەبی هەموو ساڵێ سیارەکە جەکانێ بازی ویش دەدەم ئەمن زەریبەی ویش دەدەم هەرچەند زەریبەکە زۆر نیە لەوانێ 200-300 بی بەس یعنی هۆکاری چێ مەسەلەن دایمە ئێرانی باز یعنی بەس بەناوی خۆت بەس بەناوی وی نابی بەناوی منە ئەوە نییە برێ وەکالم چتوا بکەم یان لە معرەزانی شێ بکەم یەکەم زانیشمە سیارە فرۆشم شارەزانیم لێ نەبوو باشە ئەوە چیە هەموو خەڵکە ئەو هەموو خەڵکە سیارەی داوەتە عەرەب ئەتوو باسی چیرۆکێکی خۆش گوتیان بە منیان گوتووە بەخۆی ئەو سیارانە کە دەکڕێ دەفرۆشێ لۆ تەماعی دنیاە هەیە نازانی وەچی ئەو کاکە باسی کرد تەماعی دنیاە هەیە وەچی ئەو کاکەی نازانی یەکەم داریتی توش دەبی هەشا معاملەی پێوە دەکات $150 $200 $300 پێ وەردەگری لەسەری کۆ دەبتەوە زەریبەکەی لەسەر خەتا بەڕای تۆ خەتا لە پۆلیسی هاتوچۆ زەریبە نییە خەتا زیاتر لەو هاوڵاتیە کە لۆریەکەی فرۆشتیە خەتا لەو هاوڵاتیە و لە دایرێ مرور لێ نەگەڕێ شەخص لە دوو سیارە زیاتر بەناو وەکالەی کردووە وەکالەی کردیە لۆ خۆی
مەسەقەڕەیان تاوانبارە ئیشەکە لە خۆی کرد ئێستا منەوە پەنجەمۆرم کردی سیارەم فرۆشتیا لە پێش دەرکەی ڕامگرتیا سویچەکەم تەسمیل کردێ دوو سویچی لەگەدا بوو قڵەکم دای دێ لەگە سەنەوێکە ترمێلەکە لە پێش دەرکەی کەینی هاتە سەناوت بە تەواوی ئەو ترمێلەکەت دەمە عقدم لەگە تۆ ئەوەی ئەو قسەی مەبەستە دەڵێ ئەوانەی وەکالەیان کردووە حەقی خۆیانەوەی بەسەریان بەڵێ دەیزانی سام کوڕە خەزوورەکی خۆم تقریبا 16 سیارەی بەناوە حتا دەژمری دەستە من قبری ناوێتی بستە زەریبەی لۆ دنیای لەسەر کۆبوو هەر وەکالەی کردێ و عەرەبی پارەی وەگرتێ و لە بەرچی نایە خواردیتی و ئەڵعانیش هاوەراواری لێبرن بووە نە عەردی بەناو دەبین نە خانی بەناو دەبین نە ئیشی لە بە دەڕوە لۆ لە بۆی کردنەکەی کردیە ئەگەر ئەتو لۆ خۆت نەچی خۆت ناخێ سەر چەقوی چەقو نایە بەم لت داوی ئەوانە بەڵام ئەمە هەدەومان دەکەنەوەی قەژیری حکومەتم کابرایشی کاسبم نە معاش خۆرم نە ئەوەمە برێم پشتگیری حکومەت بکەمەوە هەمووشمان هەندی مەلایەشی دەزانین مەلان خۆمان لا ڕێ دەدەین باشە پێم لە تۆ پارێزەری بەردەوام لە بەڕێوەبەراتی پۆلیسی هاتووە کەیسی دەڵێ زۆر دەبینم بەو حالەتانە خەڵکێک بۆتە قوربانی تووشی کێشە بۆ کێشەکان چنە کاکەمەرە نەفەر هەیە لە عیلەکەی خۆی حەفت کەس ساریان بەنای خۆیان کردیا زاوایەکیانە برایەکیانە کوڕە خاڵەکیانە کوڕپکێکیانە و بە پارە ساریان بەنای خۆیان کردیا بەنەزانی یانیش بۆ هەل کاکەمەران بەس لە عیلەکی بۆ حەفت کەس نەزانبی یەک کەس نەیزانی دوو نێزانی سێ نێزانی وەنیە بەس حەفت کەس گەلە زۆر بەس پارەکە زۆر بۆ وەریان گرت وەڵاهی نازانم کە ئێستا ئەتو دێی وەکالە عاملۆ من دێنی ئەسلی ئەم تەمەشارەکەم لە کاتب عەلی وەکالەکە ئەسلیە نفوذ جنسی و کارزانانی و ڕسمی خۆلۆ من دێنی لەگەر مستەمسەکاتەکان دەرێکاکە و سیارم بەنای بکە مستەمسەکات عەقدی مەعرەزم و دێنی کە سیارەکەت کڕیە دەرێکاکە و سیارم بەنای بکە حەوتەشکە قلەشکەم و دێنی دەرێکاکە و سیارەشم بەنای بکە وەکالەکە لۆ تەزدیق دەکەم و بەناو دەکەم ئەتو پاشی دو سێ مانچکە تەلەفۆنێکی دەکەیەوە زبزان لۆ چی دەکەی لۆ مەعرەزەکەی دەکەیان لۆ من دەکەی کاک وەڵام لۆ سیارم بەناو کردێ نەمزانیە بێکو نەزانیە ئەدی کو ئەتو بەخۆ دەشالۆ منی نایە باشە ئێستا ئەوان تووشی چ کێشەیە بوون تووشی زەڕیبی بووینە یعنی گەیشتە و مەرحەلەی خەڵکێک نەتوانی منداڵی باتە قوتابخانە خەڵکێک نەتوانین سەردانی زەریبە بکە خەڵکێک نەتوانێت یعنی لە بۆ زەریبەکەیەوە دەگرێت و سەر شخصەکەی احتمال هەیە زەربەی لە بۆ هاتووە پێی نادرێ وەزعی خراپە دەبنی 2 ملیۆنە لێ هاتووە ملیۆنی وەکە لێ دێتەوە ساڵێک دیار نیە حەسب زەریبە مەخەمی دەزانێت ناخە دیارترینی 100,000 لە 100,000 بەس زیاتر دەگاتە ملیۆنێ ئەگەی چەند ساڵ بیکابرا نەچیتر غرامە دێتە سەرێت تەبعەن زۆر دەبی ساڵ بە ساڵ زۆر دەبی ئەگەر تەسفیە نەکە ئەو ڕقەمە نەهێنتەوە سیارەکە جارە چیتکە ینی تەسفی بەناوکردنەکە نەکە هەر بەردەوام دەبی ئەو زەریبەکەی لەسەر دەڕوە بەس کاکەمەران هەیە ئێستاش بەناوی خۆی دەکە دەرێ نەمزانی ئەدی هەموو تەلەڤیزیۆنیشتەوە قسەی دەکە کو ئێستاش نەزانێت ئێستاش شێ بەناوی خۆی دەکە دەرێ نەمزانێ ئامارەکانی بەڕێوەبەراتی هاتوچۆی هەرێمی کوردستان باز دەوە دەکات زیاتر لە 30,000 ئۆتۆمبیلی حەمل بار هەڵگر لە هەرێمی کوردستانەوە چۆتە پارێزگاکانی دیکەی عێراق ئێستا تابلۆی عێراقی پێوەیە تابلۆی پارێزگاکانی عێراق دەرەوەی هەرێمی کوردستان تەنها لە هەولێر زیاتر لە 12,000 ئۆتۆمبیل تاوکو ئێستا تابلۆکانی نەگەڕاوەتەوە لە سلێمانی ژمارەیەکی دیکەیە لە دهۆکی ژمارەیەکی دیکەیە بەدەر لە ئۆتۆمبیلی حەمل بار هەڵگر ئۆتۆمبیلی تایبەت خصوصی بەدەیان هەزار ینی زیاتر لە 50,000 ئۆتۆمبیل بەس دە سنووری پارێزگای هەولێر چۆتە باشوور و ناوەڕاستی عێراق یعنی ژمارەیەکی زۆری تابلۆی هەرێمی کوردستان ئێستا لە پارێزگاکانی عێراقە ئەمە گرفتێکی گەورەی ئەمنیە چونکە پاشەوەی ئەو تابلۆیانە چۆتە پارێزگاکان حکوومەتی عێراق بڕیارێکی دەرکردووە بە 750,000 دیناری عێراقی تابلۆیەکی داوەتە هاوڵاتی خۆی ئی پارێزگاکەی خۆی تابلۆیەکی دیکەی پارێزگاکە کە ئەمە بە پێی یاساکان ناکرێت لە عێراقدا یەک ئۆتۆمبیل دوو تابلۆی عێراقی هەبێت. لە پێشودا باسمان لەوە کرد
لە پێشودا باسمان لەوە کرد خەڵکێک بۆتە قوربانی هەر لەم شوێنێکی ئێمە چاو پێکەوتونمان لەگەڵ هاوڵاتیان کرد بەشێک دەگۆی ئێمە کوردستان بەجێ دەێنم لەبەرەوەی زەریبەیەکی زۆر دێتە سەرە من لە باتی لە کوردستان بژیم دەچمە دەرەوەی وڵات. یەکێک لە قوربانیەکان کە بۆتە قوربانی ئەو بابەتە دەڵێ خانوم ئۆتۆمبیلم هەر هەموو مولکم ئەگەر بفرۆشم ناتوانم ئەو پارەیە بدەمەوە قەرزی ئەو بابەتە قەرزارم تووشی کێشەیەک بووە ئێمە ئوستازی بەڕێز سڵاوت لێبێ ماندوو نەبی من کامەران حاجە عومەرم لە کوردستان بچار ڕاستەوخۆ لەگەڵتم سەبارەت بە کێشەی بەناوکردنی ئۆتۆمبیل وەکالە بۆ ئەو هاوڵاتیانی عەرەکە پێشتر ئۆتۆمبیلیان بەناونە دەکرا تۆ دەڵێی تووشی کێشە بوومە دۆخم زۆر خراپە هەرچی مولکم هەیە بیفرۆشم ناتوانم زەریبەکەی پێ بدەم باجەکەی بدەم چی ئەم بابەتەکەی تۆ کاکەمەران ئەو کاتە دواش سپاس چاوەکەم زۆر سپاس کاتی من ئەمە کاتی خۆی لە 2011ەوە ئیشی مارەزمان دەکرد مشکلەمان نەبوو عەرەبدا سارەمان دەدایە باشە سارەمان لێ دەکڕیەوە داوای زەریبەمان لەکەی شێکمان لێ کردبایە هیچ مشکلمان نەبوو هەتاکو 2017 بەڵێ لە 2017 ئەو سارانە مەزبوعەتی زۆریان ڕەقەم کردیە لە جنوب بەڵێ لە جنوب ئێستا کەش ئەو سارانە زۆربیان ئەمن ئێستا کە 1036 سارم ڕەقەم کردیە 1036 ئۆتۆمبیلی باڵ هەرگر بار هەرگر باشە تۆ مەعرەزت هەبووە بەێ بە بەڵگە و بەدەلیل باشە 83 ملیۆن دینار و سووریشم زەریبەی خەڵک داوە تەلەفۆنمان بۆ عارب دەکرد عارب سەرنەوی جنوبی بەمە پیشان دەدا دەری هەمنەتان نازانی منەتان ناز ئەوە وڵامی عەرەبەکانە ئەو وەڵامی عەرەبەکانە ڕەقەم و سەنیمە پێ پیشان دەدەن دەرن بڕون حاشە قسەی ناشرین شما پێی دەرن بەس لەبەر کەناڵەکەی ئێوە باشە ئێستا تۆ چەند باجت لەسەرە چەند باجی لەسەر ئەمن ئێستا کە ئەگەر بتمە زەریبەی ئەو نەفەرانە تاقیب بکەم احتمالە وەرە مرکومارم ئەمنەوە ڕۆیشتیمە لەدەوەی وڵاتم بەڵێ هەر لەبەر ئەو کێشەیە ڕۆیشتووی هەر لەبەر ئەو کێشاگەر نەدوش من دادم نەمشکل لەمە هیچ تەکەم نییە بەس هەموو ڕۆژەی خەڵک کورد هات بۆ دۆرە زەریبە مەلۆساز کەوەرە ئەوما لەو کە تەلەفۆن عەرەبی دەکەن عەرەبیش پەشمانیا پێ دەکەدین هانەمە لۆ حکومەتی هەرێم بەر لۆ دایرە مروی لە بۆ عامەی کە زیان لێ ڕەنەگرتن ئێمەش ساحەب مارومەدارم باشە بەڵام ئەوان دەڵێن لە ئەساسدا قانونەکە وازح بووە ڕوون بووە خەڵکێک لە پێناو $150 بەدەستی خۆی ماڵی خۆی کاول کردووە دەدوین کاکامەران لێرەدا ئەو کاتی هیچ سارە بەناوی عەرەبان نەدەکرا باش بە موقەتی سارەکانمە بەناوی کوردان دەکرد هەر کوردەک شتەی هەبایە لە زەریبە هەر شتێکی هەبایە تەلەفۆنە ڕەقەم تەلەفۆنی عەرەبی ئێستاش ئەوە لە ئەوەلیاتی هەموو شتێکم ماوە سکردیتمە سیدی لە لای خۆما هەر کەسێک داوای زەریبەی لەمە بکرد بە تەلەفۆنمە لۆ عەرەبی دەکرد عەرەب فۆری پارەی دەنێ باشە تو پێم بڵێ ئێستا تو زیاتر لە 1000 ئۆتۆمبیل ینی بە ناوی خەڵکت کردووە تووشی کێشە بووی پێ دوایە چارەسەرەکە چۆن دەبێت چارەسەرەکە لای حکومەتی هەرێمیە بەڵام ئەوان دەڵێن دەبی تابلۆکە بهێنیەوە نووسراوی فەرمی لە پۆلیسی هاتوچۆی ئەو شارەی سیارەکەت لێ فرۆشتە بینیەوە کە سیارەکەت فرۆشتووە ئێستاکەوە 2000 سیارە هاتیتەوە کە زۆر بە نادەتەوە فەرموو با کتابەکانمان بدەنی لە زەریبەکەی لێمان خۆش بن لەو ڕۆژی کە وەکالە کرایە لەو ڕۆژێ وەکالە کرایە با لێمان خۆش بن کتابەکانمان بدەنی دەچین زەریبەکە قەپات دەکەن ئەوان لە ماری خۆیان ئەمە لە ماری خۆیان بە چێشەمان زەریبەیە لە بەڕێوەبەراتی پۆلیسی هاتوچۆ وەکو دەبینن ژمارەیەکی بەرچاو لە هاوڵاتیان لە باجی دەرامەتی ئەلکترۆنی دێن فایلەکانیان دەینێن لە شار و شارۆچکەکان تەدقیق لەم شوێنەدا دەکرێت لە ژوورەکاندا دەکرێت تەدقیق لەسەر ئەو پارەی کە چەند دەبێت باج بدە زۆر جار کاری ساختەش دەکرێت مەسلەی ساختە و تەزویرش لەو بابەتەدا زۆرە هەندێک جار تەنانەت فێڵ لە وەستی پارەکەش دەکەن شتی ناقانونی زۆر ڕوو دەدات بەڵام لەگەڵ ئەوەشدا خەڵکێکی زۆر ماڵی وێران بۆ پێشتر هەڵخەڵەتاوە لەوەی کە وەکالەیەک بکە بۆ $150
چەند ئۆتۆمبیلێکی زۆری بە ناوی خۆی کردووە ئێستاش ساڵانە پارە دێت چەندە پارەکە کەمترینی لە 100,000 دەست پێ دەکات تاوەکو ملیۆنێک ینی ساڵانە ئەوەندە دێتەوە ئێمە پێشتر بەرنامەمان لەسەر ئەو بابەتە کرد وەزیری ناوخۆ بە پرسەکەی زانی قسەی لەگەڵ وەزیری ناوخۆی عێراق کرد نزیکەی 2000 ژمارەی ئۆتۆمبیل لە بەغداوە گەڕێنرایەوە هەرێمی کوردستان بەشێک لە هاوڵاتیان ئەوانەی وەکالەیان کردو کێشەکەیان چارەسەر بووە بەڵام چەندی ماوەتەوە چەند کەس تاوەکو ئێستا ینی پابند کراوە باج بدات کاک فازل وتەبێژی پۆلیسی هاتچووی هەولێرە کاک فازل ئێمە بەس لە هەولێر کە قسەمان لەسەر هەولێرە بێگومان ئەم حالەتە لە تەواوی پارێزگاکانە 2000 ژمارە گەڕابەوە چەند هەزاری تر تاوەکو ئێستا کێشەکە باڵسێرداوی ماوەتەوە بخۆی ئەمە نازانین چەندە ژمارە گشتی چووکە ئەوەی هاوڵاتی شتێکی لا ئێمە تۆمار نەکردو بڵێ من فرۆشتومەتە عەرب هەموو وەکالەی کردووە جا ئەوانەی کە کێشیانێ کێشەی زەریبان هاتۆتە سەر ئەوان دێن مراجعەتی لا ئێمە دەکەن ئەوانە وەخت خۆی بە شێوەیەکی نایاسایی چون ئۆتۆمبیلی بار هەڵگریان فرۆشتۆتە هاوڵاتی عەرب زۆریان ئەسڵەن لەوانەیە هەر ئیشیان ئەو ئیشە نەبوو بێتن تەنها پێیان وتووە وەرە تۆ لۆریەک بە ناوی خۆت بکە دەوەرە قەوەر بگرە و دوای ئەوە وەکالە بۆ عەربێک بکە يعني ئەو کەسێک کە کردوێتی بەرامبەر پارە کردوێتی نەیزانیوە لە دوای ئەوە زەریبەی هەیە یعنی ئۆتۆمبیلی بارهەڵگر بە پێی یاسای عراقی زەریبەی لەسەرە ساڵانە زەریبەکەی دەڕواتن ئیتر لە ناکاو دەبینێتن دا ئۆتۆمبیلی بە ناوی خۆی کردو ساڵانە زەریبەی زۆر لە پێناو پارە بووە شتێک نییە بڵێ نەمزانی پێیان نەوتم بە پارە کردوێتی با وازعی دوای ئەوە هەر هاوڵاتێک کە ئۆتۆمبیلە کڕین و فرۆشتنی لەسەر دەکا بۆچی ئێستاوانە بەڕێ بەراتی هاتووە لە بیرە بۆ ئەو کاتێک کە فرۆشتیان بە عەرب لە بیران نەبوو نان دەزانی کارەکە نایاساییە بە ناوی عەرب نەدەکرا یاخود بە ناوی ئیرانی ناکرێتن ئەوان باش ئەوە دەزانن بەڵام بۆ پارە کردویانە ئەوەی ئێستا کرا طبعاً کێشەی هاوڵاتی ئێمە هەرچەند کە خۆشی خەتابار بێتن کێشەی حکوومەتە بۆیە بە دەستخۆشیەوە بە ڕێزوەزیر ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان هاتە سەرخەت و پەیوەندی بە حکوومەتی مەرکەزیەوە کردو لەگەڵ وەزیری ناوخۆی حکوومەتی فدرال قسە کرا بۆ چارەسەرکردنی ئەو کێشەیە وتیان لای ئێوە بە شێوەیەکی نایاسایی پێمان وتن بە شێوەیەکی نایاسایی چونکە ئەوەی کە کراوە دووبارە تۆمارکردنەوە شتێکی نایاساییە خۆ هەرێمی کوردستان بەشێکە لە عێراق بە پێی تابلۆکانیشمان نووسراوە عێراق ئەربیل نەنووسراوە شتێکی تر نەنووسراوە چۆن ئێوە دووبارە تۆمارتان کردووە ئێوە دەبێت شتێک بکەن بۆ ئەوەی هاوڵاتی ئەمە زەرمەند دەبێتن پێمان بڵێن ئەو تابلوانەکە ئێوە تۆمارتان کردووە مەسیرەکەی چیە ئەوان بە شێوەی فەوزا لەوێ کردبیان ئەوەی ئێستا نردویانەوە ئێرە 2000 فەرزمان کردو 2000 دیارە بە تابلۆکان پلێتەکان هاتوتەوە سەنەویەکەش هاتێتەوە 11000 کە ماوەتەوە هەندێکی بەس سەنەویەکەی هەندێکی بەس پلێتەکەی نادراوەتەوە بۆی ئێمە هیچ مستەمسێکی ڕسمیمان نییە لە بۆ 11000 کار چۆن دەبی سارەسەرەکە تەنها لە حکوومەتی مەرکەزی سەر هەڵم کردووە بازەکەش دەدەم کاک کامەرە تۆ وەکو هاوڵاتیەک لە وڵاتە لە لای حکوومەت کە لە سجلات تۆمار کراوی وەکو خوێن و گۆشت تۆمار نەکراوی نفوست هەیە کارتی نیشتیمانی تێ بڵین پاسپۆرتت هەیە بەنسبەت ئۆتۆمبیلیش تۆمارەکانی هەیە وە سەنەوی هەیە سەنەوی بە ناوی فازڵ حاجی حوسێنە لە حکوومەت فازڵ حاجی حوسێن دەناسێت قادر محەموود ناناسێتن لای ئێمە ئەوەی تۆمارە هاوڵاتیەکەیە زەریبەکە لەسەر ئەو دەڕوا ئەو دەڵێ من فرۆشتومە تۆ هاتی لە بەڕێوەبەراتی هاتچۆ بە ناوی هاوڵاتەکە بکەی نەخێر من چوومە کاتب عەدل بچێتە ئەو شوێنەی سارە ئێستا ئێمە ئەوەی چاوەڕێین لە بەغدا چەند جار جەخت کراوەتەوە کاکە سجلاتەکانمان بە شێوەیەک ڕێک و پێک لە بۆ بنێن بۆ ئەوەی ئێمە کار لەسەر بکەین بەڵام ئەوەی کراوە دەتوانم بڵێم لە چەند شارێکیان تەحدیدەن بە باشی کراوە ئەوەی کە بۆ ماناتەوە 2000 ئەوی کە لە شارەکانی جنوب قەناعەتەکەی چۆن کردویانە بۆ هاوڵاتێکە کە دووبارە تۆماریان نەکردێتەوە یەکسەر پلێت و سەنەوەکە دایانەتێ وتیان بڕۆ بۆ خۆت یاری پێ بکە ئێمە ئەو معلوماتمان هەیە یاری پێ بکە هاوڵاتێکەش فڕی داوە ئێتلا ئێستا مەچی لێ بکەین هیچ شتێک نییە یعنی تەنانەت هەندێکیان سجلاتەکانیشان بەدەست نووسیوان ینی زمانی کۆمپیوتەریش نییە هەر نووسیدانە ئەسال مڕقەمە ئەربیل ئەوەندە مڕقەمە جنوب ئەوان لێ کردووە هیچ شتێکی ڕسمی نەهاتووە دکتۆر ینی شۆفێرێکی زۆر دەبێت چەندین ساڵە حکوومەت ئێمەی ناچار کرد ینی ژمارێکی زۆر ئۆتۆمبیل بفرۆشین لە ڕێوەکان ئەو ئۆتۆمبیلانە ئێستا تەواوی کەوانەی لە دەرەوەی هەرێمی کوردستان بەشی هەرە زۆریان بە بڕیارێکی ئەنجومەنی وەزیرانی عێراق تابلۆی باشوور پارێزگاکانی عێراقی لێبەستراوە بەڵام ئێوە تەعاملێک لەگەڵ
شۆفێران دەکەن کە ئەنەوە ئەو ئۆتۆمبیلە لە کوردستانە یان لە عێراقە دەڵێن دەبێ باجی خۆت بدەیت بە پێچاوانەوە یعنی هەر دەبێ باج بدەیت. لە ڕاستیدا ئەو بابەتێکی پێشتر زۆر قسەی لەسەر کراوە لەسەر ئەو مشکلەیە هۆکاری ئەو کێشەیە و سەرهەڵدانی ئەو کێشەیە بەڕاستی بەڕێوەبەرایەتی گشتی بازەکان و فەرمانگە و سێکتەری باج نییە ئەو بابەتە چونکە جێهەتی پێدانی تابلۆ کە لەلایەن دامودەستگاکانی دەوڵەتەوە دەدرێت بە هاوڵاتی وەزارەتی ناوخۆیە دامودەستگاکانی مرورە ئەو تابلۆیە دەدا بەو سارەیە هەر ئەو تابلۆی کە دراوە بەو ئۆتۆمبیلە و دراوە بە بەڕێوەبەرایەتی بازەکان کە پابندە باز بدات دەبی هەر ئەو جیهەتە جارێکی دی بە ڕسمی داوە لەمە بک بڵێ ئەو سارەیە ئەو تابلۆی لەسەر ئەو ئۆتۆمبیلەی نەماوە و بازی لەسەر ڕابگرن خۆتان دەزانن باز بە یاسایە مخەمنی زەڕیبی یان فەرمانگەی باز ئامادە نییە بەرپرسیارەتی لایەنێکی دیکە لە خۆ بگری لە ئەستۆ بگری شۆفێر هەیە یان هاوڵاتی هەیە ئۆتۆمبیلێک نا دوو ئۆتۆمبیل نا دەیان و لەوانەیە ینی 50 ئۆتۆمبیلی بەناو بێت ئەو دەڵێ کاکە بڕیارەکە وازیحە حکوومەتی عێراق بە بڕیاری ئەنجومەنی وەزیران تابلۆی گۆڕاوە بەڵام ئەوەی کە ئێستا ڕوودەدات پۆلیسی هاتوچۆ لەگەڵ بەڕێوەبەرایەتی باج تا ڕادەیەک پەڕۆ لە چاوی خۆیان دەبەستن واقعەکە دەزانن بەڵام شتێک لە ئێمە داوا دەکەن کە لە دەسەڵاتی ئێمەنێ چونکە بەغدا ئەو نووسراوەمان پێنادە ئێمە بۆ باج بدەین لە ڕاستیدا پێچەوانەکەی تەواوە چونکە بەشێکی زۆر ئەو نووسراویان هێنا ئەی چۆن هێنایە ئەو نووسراوە هات ئێمە لەسەر زەوئی لەسەر پاڵپشتی ئەو نووسراوە تەواوی ئەو بازانەمان ڕاگرتووە کەواتە نووسراوەکان دێن بەڵام ئەو خەڵکە دەبی بچیت بەڕاستی مڕاجعەی لایەنی پەیوەندیدار لە وەزارەتی ناوخۆی عێراقی بکات لەوێ بە نووسراوی ڕسمی بە هەر پار زیاتر چەندین هەزار حاڵەت لەو نووسراوانە بۆ ئێمە هاتەوە ئێمە بازمان لەسەر ڕاگرتوون لێشتان ناشارینەوە ئێستا زاهیرەیەک یان دیاردەیەکی تەزویرکردنی مامەڵەی فەرمی لە حکومەت لە ناوچەکانی دیکەی عێراق سەری هەڵداوە بەشێکی لەو دۆکومنت و لەو مامەڵانی کە بۆ ئێمە دێ لەو پەڕاوانە بەڕاستی دەبی لە ئاستی دروستی ئەوانە بکۆڵینەوە ئەو نووسراوانە کە تا چەند ئەو نووسراوانە ڕاست و دروستن بەڵام هەر شتێکە لەلایەن وەزارەتی ناوخۆی ئێمەوە بۆ ئێمە بێ ئێمە ڕاستەخۆ ئیشی لەسەر دەکەین وە کوردشمانەوە لە ئایندەشدا دەکەین بۆیە هەر کەسێک ڕاستەخۆ لەگەڵ نووسراوی بەغدا مەسەلەی نووسراوێکی فەرمی بێ سەبارەت بە تابلۆکان ناکەن ئێلا بەڕێوەبەرایەتی ئێمە پێمان باشترە لەلایەن وەزارەتی ناوخۆی خۆمانەوە بۆگرێت چونکە هەر لەلایەن پێشتریش لەلایەن وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستانەوە ئەو نووسراوانەمان ئاڕاستە کراوە بەڵام حاڵەتیش هەبووە کە لە ڕاستی و دروستی ئەو نووسراوانی کە لە وەزارەتی ناوخۆی عێراقی بۆمان هاتووە کە تاکیدمان کردێتەوە ئەو نووسراوانە فەرمین مصدقن ئێمە ئیشمان لەسەری کردووە بەڕاستی بۆ ئەوەی باری سەرشانی خەڵک سوود بکرێ ئێمە هەرگیز هەرگیز لەگەڵ ئەوە نین باری سەرشانی خەڵک قورس بکرێت یان کەسێک باز بدات کە شایستەی ئەوە نییە یعنی حەق نییە ئەو شخص ئەو بازە بدا بەڵام دیسانەکە دەڵێنەوە دامودەستگا ڕقابیەکان لە هەرێمی کوردستان ئێستا تۆند و تۆڵ کراون ڕۆژانە دامودەستگاکانی داواکاری گشتی نەزاها چاودێریدار و حەق خۆشیانە چاودێری دامودەستگاکانی دەوڵەت بکەن لە ئاستی بەڕێوەچوونی مامەڵەکان بکۆڵنەوە بزانن تا چەند یاسایی یان یاسایی نییە ئێمە ئەگەر بێت و ئەو مامەڵانە بڕوێنین توش دووچاری مساعلەی یاسایی تون دەبینەوە لەلایەن ئەو دەستگانە و ئێمەش بەڕاستی ئامادەنین هیچ کەسێک ئامادەنی پێغەمبەر لا ضرر ولا ضرار ولا تزر وازرة وزر أخرى من ئامادەنین بازی غەڵەتی تۆ بدەم تۆ غەڵەتێکت کردووە و خوش قبول ناکە ئینسان بازی غەڵەتی تۆ بدەم کەواتە باشترین شت ئەوەیە وەکو ئەوانەی کە پێشووتر ئەو نووسراوانیان هێناوە لەلایەن لە بەغداوە ئەوانەی تریش بە هەمان شێوە مامەڵە بکەن بە ڕسمی نووسرامان ببێنن ئێمە هەر لەو لەحزەیە کە نووسراوەکە هات ڕاستەوخۆ بازەکانیان لەسەر ڕادەگرین. بەشی زۆر لەو هاوڵاتیانەی ئۆتۆمبیلیان بە خەڵکی دەرەوەی هەرێمی کوردستان فرۆشتووە بە خەڵکی عەرەب ئێستا پەشیمانن وەکو بینیتان بەشێک هەرێمی کوردستانی جێهێشتووە بەشێک ناتوانێت خانوو بەناو بکە ئۆتۆمبیل بەناو بکە ناتوانێت سەردانی بەڕێوەبەرایەتی گشتی باجی هەرێمی کوردستان بکات چونکە وەکو خۆیان دەڵێن پارەیەکی زۆر لەسەریان کەڵەکە بووە ناتوانن ئەو بڕە پارەیە بدەن چارەسەر چییە؟ چارەسەر لای بەڕێوەبەرایەتی باج نییە لای بەڕێوەبەرایەتی هاتوچۆی
شارەکان نییە لای وەزارەتی ناوخۆی هەرێمی کوردستان و لای وەزارەتی ناوخۆی حکوومەتی عێراقە چونکە ژمارەیەکی بێڕاددە لەبەر ئۆتۆمبیلی زۆر چۆتە باشوور و ناوەڕاستی عێراق لە نەرجەف لە کەربەلا بە دەیان هەزار ئۆتۆمبیلی هەرێمی کوردستان تابلۆی هەولێر سلێمانی دهۆک لە شارەکانی عێراقن دەبێ هەردوو وەزارەت بگەن بە چارەسەر و ئەم کێشەیە بە تەواوەتی چارەسەری بۆ بدۆزنەوە بە پێچەوانەوە کێشەکە بەردەوام دەبێ خەڵکیش بەهۆیەوە دەبێتە قوربانی تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەست بێت.